لقد رفضوا إنهاء الفساد ورفضوا إنهاء المحاصصة. لدواي أم وتاني صدر كداوي رابريني جماوري كرد خۆپیشاندەرانی مەیدانی تەحریر بەوتنەوەی هوتاف دژی حکومەت و پەرلەمان چوونە ناوچەی سەوزی بەغدا. ڕووداوەکانی بەغدا دوای ئەوە هاتن کە پەرلەمانی عێراق بڕیار بوو دەنگ لەسەر کاوینەی عەبادی بدات، بەڵام بەهۆی تەواو ڕێژەی یاساییەوە دانیشتنەکە بۆ هەفتەی داهاتوو دواخرا. ئەوەش ناڕازایی خۆپیشاندەرانی لێکەوتەوە. خۆپیشاندەران لە سەرجەم دەرواازەکانی ناوچەی سەوزەوە جگە لە دەروازەی وەزارەتی بەرگریەوە چوونە ناوەوە و پاشان چوونە ناو هۆڵی پەرلەمان و هێرشیان کردە سەر ژمارەیەک لە پەرلەمانتاران و فەرمانبەران. لەگەڵ بەردەوامبوونی خۆپیشاندانەکان خۆپیشاندەرانی ناڕازی دەوروبەری چەند وەزارەتێکیان گرت و هەڕەشەی چوونە ناوەوەی وەزارەتەکانیشیان کرد. هەرچەندە لە سەرەتادا لە چەند دەستگایەکی ناخۆی عێراق وا بڵاوکرایەوە کە حەیدەر عەبادی ڕێگەی داوە خۆپیشاندەران بچنە ناوچەی سەوز، بەڵام نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق ئەو دەنگۆیانەی ڕەت کردەوە. لەگەڵ ڕووداوەکان سەرۆک کۆماری عێراقیش لە ڕاگەاندراوێکدا داوای لە خۆپیشاندەران کرد یاسا نەشکێن و بینای پەرلەمان چۆڵ بکەن و زیان بە پەرلەمانتاران و فەرمانبەران نەگێنن. فواد مەعسووم داوای لە سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمانی عێراقیش کرد بە زووترین کات گۆڕانکارە وزاریەکان ئەنجام بدەن و چیتر چاکسازیەکان دوانەخان. هاوکات سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراقیش داوای لەلایەنگرانی سەدر کرد پەرلەمان چۆڵ بکەن و هۆشداریشیدا لە هەرەسێنانی دەوڵات. سعد موعەن وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراقیش ڕایگەیاند هێزانیەکان لە ئامادەباشیدان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و سەرجەم بانکە ئەهلیەکان و حکومەکانیش داخراون. ئاماژەی بەوەش کرد سەرجەم ڕێگاکان کە دەچن بۆ بەغداد داخراون و تەنها ڕێگا دەدرێت هاوڵاتیان بچنە دەرەوە. لە ئێستادا کە خۆپیشاندەران ڕاونەتە ناوچەی سەوز پرسیار ئەوەیە مەترسی هەرەسێنانی دەوڵەت لایەنەکان کۆ دەکاتەوە و ڕێگا چارەیەک بۆ دۆخەکە دەدۆزنەوە یان خۆپیشاندەران و لایەنگرانی سەدر حکومەت و پەرلەمان پەک دەخەن و پرۆسەی سیاسی بە تەواوەتی بەبن بەس دەگات و ئەو عێراقی 13 ساڵە بە تەوافق دەچێت بەڕێوە کۆتایی دێت. سەرهەنگ ئیسماعیل NRT